پارەکە لای منە هەتا ئێستاکە زۆر جارێتیم سەردان ێراکەم وتمەدە خەڵکیش خەڵک ماگەدار کردێتەوە ڕقم خۆم داوەتە کۆمەڵی خەڵکیش بەس بێن بزانم پارەکەیکی بان بیگەڕێمەوە بووی. چەند ڕۆژێک پێش ئێستا گەنجێکی پێشمەرگا کە هاتووە موچەکەی خۆی لە ئامێری ئەیتیەمەکە وەربگرێت بینوێتی مەبلەغێک پارە لەو ئامێری ئەیتیەمەوە بەجێماوە ئەویش ماوەی چەند ڕۆژێکە و گەنجە ئەو بڕەپارەیەی تاوەکو ئێستا لای خۆی پاراستووە تاوەکو و کاتی خاوەنەکەی دۆزێتەوە من ئەڕۆمە لای ئەو گەنجە خۆی با بۆمان باسکات کاک فاروق سڵاو لێ بێ پێم بڵێ چۆن بۆ پارە چۆن لێرە بەجێما بوو. وڵا ڕۆژی شەمە بوو شەو بوو هاتم موچەکەی خۆم وەربگرم لە ئەم جیازە پیاوێکی بەتەمەن لێرە وەسا بوو خەریک جیازەکە بوو کارتەکەی داخلی جیازەکە کرد کۆدەکەی دالێ بڕی پارەکەی لێدا و کارتەکەی هێنایە دەرو کارتەکە هاتە دەرۆ کارتەکەی خستەگیفانی تۆزێ چاوەڕێی کرد پارەکە وەربگرێ بۆ خۆی جیازەکە تۆزێ خاو بوو پارەکەی نادە دەرۆ کابرا ڕۆی دوای 2 داقە 3 داقە ئاوانە پارەکە هەموویاتە دەرۆ پارەکە مەڵگرت هەرچی چاوم بۆ کابرادا منەی کابرام کرد کابرا دیارنەوە پیاوێکی بەتەمەن و تقریباً 50 ساڵ 55 ساڵە و لە ڕۆژی شەمەوە تاوکو ئێستا پارەکە لای خۆت پاراستووە پارەکە لای منە هەتا ئێستاکە زۆر جارێتیم سەردان ێراکەم وتمەدە خەڵکیش خەڵک ماگەدار کردێتەوە ڕقم خۆم داوەتە کۆمەڵی خەڵکیش بەس بێن بزانم پارەکەیکی بان بیگەڕێمەوە بووی. تاوەکو ئێستا کەس سۆراغی نەکردووە کەس نەهاتووە بۆ لای تۆ نەوەڵا هیچ کەسێ تای سادە نهاتووە هیچ کەسێ تای سادە نهاتووە بێژە پارەکەیت منە یا حاڵەکاتی ئاوانەیەوە سەرماتە تۆ کەسە ببینیەی ناسیتەوە هەموو کەسە ببینمەی ناسم بوو بەڵێ باشە چ یعنی ئەو کاتی کە پارەکە هاتە دەرەوە گەڕای لەم ناوە پیاوەکە لەم ناوە نەما بوو ئەرە وەڵا زۆر منەیم کرد هەموو شەوێکی شەتیم سەردان ێراکەم هەر جارێ هاتمە خەڵک لەیلانە بوار وتمە پیان وتمە بزانم زەلامێەوە هانە حەکی هات پرسیاری کرد ڕقەمم داوەتە زۆر خەڵکی وتمە پیان وتمار زەلامیاد وتی من پارەم جێ کارتم داخل کردووە و نامم بواتە یا کۆدوشتم بواتە پارەکەی لای من ئاگادارم کردم و خۆم پارەکەی وەگەڕێم بوو. باشە دەستەکان خۆش بێ کاک فاروق بەڵێ وەکو گەنجەی کە باسی کرد ڕۆژی شەمە نزیک کاتژمێر 8 شەو بووە کە هاتووە موچەکەی خۆی ڕابکێشێت لەو کاتەدا پیاوێکی بەتەمەن لێرە بووە کاتێک کە پارەکەی ڕاکێشاوە ئامێرەکە خاو بووە پارەکە درەنگ هاتوۆتە دەرەوە پیاوەکە چاوەڕێی نەکردووە ڕۆشتووە و ئەم کاتێک کە پارەکە هاتوۆتە دەرەوەم گەنجە پارەکەی لای خۆی ئەمە ماوەی هەفتەیە کە پاراستووە و داواکات ئەو پارەی کە هی هەر کەسێکە یاخود کەسێک ئەناسن لەو شێوەیە کە پارەکەی وەرنەگرت بێت موچەکەی وەرنەگرت بێت داواکە بێت و پارەکەی وەربگرێتەوە وەکو خۆشیڵێ زۆر ناخۆشە ماوەی هەفتەیەکە ئەو ئامانەتەی لایە.